تۆ پێشکەوە بۆی شتەکانم باس بکەین. و هەموو اختصاسەکانیش کەمتە زۆر هەمانە بۆی هەر تێکستێکا بۆی کواڵیتی ون نەبێت لە وەرگێڕانەکانمانە ئەین بە کەسێکی پسپۆڕ و وەرگێڕانە ئەنجام بإنجليزي بحث كان هو يمكن راسيان شو بحثي جاد بحث بيز ڕۆژاوا بگەیت یعنی ئەمە بەهۆی تەرجەمەوە ئەم نووسینگەیە هەوڵێکە بۆ گەڕانەوەی ڕووەگەش و جوانەکەی زانکۆی سلێمانی و ڕۆڵە پێشەنگەکەی لە بەشداری پێکردنی لەکایی گرنگ و هەستیارەکانی شار و نەتەوە و نیشتیماندا. من لێرەدا دەمەوێت چەق بخەمەوە سەر لایەنی ئەکادمی و زانستی و لایەن پەیکەرە کارژێڕەکەی ئەم نووسینگەیە. ئەم نووسینگەیەدا دەمەزرێت بۆ ڕاستکردنەوە و هەڵەبڕی زمانەوانی و توێژینەوەکان و تێز و کتێبە ئەکادمیەکان و دابینکردنی ئامۆژگاری و ڕاوێژکاری زانستی بۆ ئەکادمیەکان و بەرپرسان و بۆ ئەوەی بە شێوەیەکی ئەکادمی بنووسن. دووهەم پێشکەشکردنی خزمەتگوزاری ڕاهێنانی زمان و کردنەوەی خولی تایبەت بۆ کەسانی پسپۆڕ لە بوارە جیاوازەکان وەک زانست، یاسا، پزیشکی، بەڕێوەبردن، دارایی، ژمێریایی و هەتا دوایی. گەڕانەوەی زانکۆی سلێمانی بۆ ڕۆڵی کارا و پەرشنگداری ڕابردووی خۆی لە کۆمەلگای کوردی و دامەزرانی پرد و پەیوەندی پتە و لەگەڵ دامەزراوە حکومی و ناحکومیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ناوخۆییەکان. هەوڵێکە بۆ ئەوەی زمانی کوردی و نووسین و ڕێنووس دروستی کوردی بخەینەوە سەر ڕاستە ڕێگای نووسینی کوردی و هەروەها وەرلێڕانیش لەو قەیرانکەوە ئێستا تێیکەوتووە ڕزگارکرد. پێکاتەی کارژێڕی فەرمانگەکەمان یاخود نووسینگەکەمان جگە لەبوونی چەند بەشێک کە لە خوارەوە ئاماژەمان پێکردووە، نووسینگەکە بە دوو بەش دەست پێکا. بۆ حاڵی حاضر دوو بەش دەکەینەوە و هەروەها پلانمان هەیە بەبێ ئەو پرۆپۆزەڵی کەوا لە وەزارەتەوە ئەو ئەنجومەنی بەڕێزی زانکۆی سلێمانی مسادەقەیان کردووە بەشەکانی تر لە داهاتووە ئاکرێنەوە. بە مۆرێکەوەیە بە سومعەیەک یەکیش خاوەنێتی کە سەرۆکی زانکۆکەیە کە زانکۆی سلێمانی بەرپرسە لەو وەرگێڕانەکەیە لەوە کەوابێ ئێمە ئەم دەستگایەمان چیمان کرد، زمانی کوردیمان کرد بە دەستگایەکی موەسساتی.